بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتۆ گشتکاتێکتان شاد و کامەران بێ. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامی وێنەکانی دوێنێ پێتان شادە بم. خۆشحاڵە بم ئەگەر هەمومان پێکەوە ئەم ڕاپۆرتە ببینین. ساڵانێکی دوور و درێژە لە کوردستان توێژێکی زۆر گرنگ هەیە کە وەک چرا دەسووتێ لە پێناوی ڕۆشنکردنەوەی بیری مناڵانی کورد. لە سەردەستی ئەو توێژە نەوە لە دوایینەوە پێدەگەن و مناڵانی ئەمڕۆ و پیاوانی دواڕۆژ بە ڕاستیەکی دروست پەروەردە دەکەن. ئەو توێژەش مامۆستایانن کە لە بنەشەدا ئەوان دەبنە بنیادنەری کۆمەلگایەکی هاوچەرخ و تەندروست. هەمووشمان تا بەرەو تەمەن بڕۆین هەر لە دڵەوە خۆمان بە منەتباری مامۆستا دەزانین. یەکێک لەو میوانە ئازیزانی ئەمڕۆمان مامۆستایەکە کە ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە و فێرکردندا تێکۆشاوە و زیاتر لە تەمەنی یاسایی خۆی و بۆ ماوەی 53 ساڵ کاری کردووە و پلە بە پلە بە شێوەیەکی سروشتی تا ئاستێکی باش ڕۆیشتووە و خزمەتی کردووە. ئەم میوانە ئازیزە لە بنەڕەتدا بە بنەماڵە خەڵکی ئامەدی باکووری کوردستانن. کوڕی فەخریبەگی واسفبەگی دیاربەکری و عاتیەی بەکرەفەنی ئەحمەدی خەڵکی گەڕێکی مەڵکەنیە لە سلێمانی. مامۆسا ئەنوەر فەخری واسف لە ڕۆژی 1 ساڵی 1932 لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 1939 چۆتە قوتابخانەی هەڵەبجە چونکە لەو کاتەدا فەخریبەگی باوکی بەڕێوەبەری ناحیە بووە لە خوورماڵ. ساڵی 1951 ناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە. ساڵی 1955 خانی پێگەیاندنی مامۆستایانی بە پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق تەواو کردووە. ڕۆژی 18 ساڵی 1955 لەبەرەوەی یەکەم بووە لە ناو شاری سلێمانی بە مامۆستا دامەزراوە. ساڵی 1952 لە سەرکاری سیاسی بە حکمی عورفی بۆ ماوەیەک زیندانەکرێ. لە ڕۆژی 3 ساڵی 1957 خوا لێ خۆش بوو فەزیلە حەسەن حەمەسوور دەخوازێت و دەبنە خاوەنی 3 کچ بەناوەکانی پەری، سۆزان، تارا و 3 کوڕیش بەناوەکانی هاوڕێ کاروان نەبەس. لە ژیانیا لە بواری پەروەردە پلەکانی مامۆستا، بەڕێوەبەر، سەرپەرشتیاری پەروەردەیی، یاریدەدەری سەرپەرشتیاری یەکەم، سەرپەرشتیاری یەکەم، بریکاری بەڕێوەبەری گشتی بڕیوە. ڕۆژی سیوێکی 12 ساڵی 1995 خانەنشین دەبێت و پاشان بە شێوەی گرێبەست بۆ ماوەی 10 ساڵ بەدەر لە تەمەن خزمەت بە بوارەکەی خۆی دەکاتەوە. مامۆستا ئەنوەر فەخری واسف ڕای وایە ئەو کەسەی لە بواری پەروەردە و فێرکردندا کار بکە دەبێ هەست بە لێپرساوێتی بکە، ڕازگۆ و لێبوردە بێ، دەنا نابێتە نیشتیمان پەروەر و دیموکرات خواست چونکە ئەم بوارە بنچینەی دروستبوونی نەتەوە وڵاتە. مامۆسای بەڕێز مامۆستا ئەنوەر فەخری واسف بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەین. زۆر سوپاسانەکەم بە خێر بێن سەر چاو. یەکێک لە کەسایەتیە خۆشەویستەکانی شاری سلێمانی مامۆسایەکی بە ئەزمون بەپێی ئەو راپۆرتەی کە لەگەڵ بینەران بینیمان ساڵانێکی دوور و درێژ لە بوارێکی زۆر گرنگی ئەم وڵاتە بەشداریت کردووە. بە قەولی ئەو راپۆرتە دیسانەوە جەنابتان 53 ساڵ لەو بوارە ئیشتان کردووە. بەڵێ ئەمە جێگای دەستخۆشیە بۆ جەنابێ ئێمە لە ژیان تا ماندوو نەبوونی لێ یەکەین. سوپاسانەکەم. جا ئەم بەرنامەی ئێمەش وەکو معلومی جەنابتە ئەو کەرەستەی لە بەردەستمانایە و کە ئەبێ ڕاوەی بکەین و شرۆڤەی بکەین بە قەولی وتوان وێنەیە. ئەمەوێ سەرەتا پێم بڵێ ئەم وێنەیەکێ؟ ئەو وێنەی باوکمە. باش بەسێکی باوکتمان بۆ بکە.
باوکم وەکو کاک جەمال بابان لە کتێبێکیا باسی باوکمەکە ئەڵێ فەخریبەجی واسیفبەکی دیاربەکری ساڵی 1992 لە سلەیمانی لەدایک بووە. خوێننی لە سلەیمانی تەواو کردووە، دوای ئەوەی کە تەواوی کردووە چووەتە ئیشی حکومیەوە، بۆ بە فەرمانبەر، بۆ بە مدیری ناحیە لە ناحیەی تەیناڵ، سوورداش، وارماوە، خۆرماڵ لەوێ کاری مدیر ناحیەتی کردووە و زۆربەی ساڵەکانی کە مدیری ناحیە بوو لە خۆرماڵ بووە. فترەیەکیش لە هەڵەبجە پێشەوەی سعید قەزاز بە ڕەحمە بێ بوو بە قایمقامی هەڵەبجە، ئەو وەکیلی قایمقام بوو. دوای ئەوە لە ساڵەکانی لە حربی عالەمی دووەمە مدیریەتی تەمین کرایەوە لە هەموو لیواکانی عێراق. تەمان لیواکان جاران محافەزە پێوترا لیوا، لە لیواکە باوکم بوو بە مدیری تەمینی لیوای سلێمانی. ئیشی مدیریەتی تەمین چی بوو؟ ئیشی مدیریەتی تەمین ئەو حرب بوو، گرانی بوو، موەزەف موچەی کەم بوو زۆر و گرانیەکە ژێجگار زۆر بوو. لەبەرەوە حکوومەت لە عێراق بڵێن حکوومەتی عێراق خواردن مەوادی غیزایی، قوماش، ئەمانە لە ئەرا بەم مدیریەتانە، ئەم مدیریەتانەش تەوزیعە کرد وەکو ئێستا چۆن مەوادی غیزایەکە بایع و ئەمانە هەیە، بایع دائنرا، شت دائنرا، لە ڕێ ئەو بایعانەوە تەوزیعکرا بەسەر خەڵقا، بەس خێزان ئەو کاتە بیریەت. ئەو کاتە وەڵاهی من بیرم نییە، بەڵام زۆر بە تەفسیل نازانم. مەوادەکانم دی شەکر و چاو، حتا ئەو شەکری تەوزیعیانەکرا وسا شەکرێکی زەرد بوو، زەرد بوو، برنجیانە، ڕۆنیانە و لە بیرمە بەعزێ جار قوماشیشیانە، قوماشی جلوبەرگ، بۆ ئێو کەسە خۆی مناڵەکانی بیکا بە قاتو لە بەریکات و ئەمانە. لە زەمەنی ئەو حربە جا ئەوسا دایرەی تەمینیش کە باوکم مدیری تەمین بوو لە ئوتێلەکەی ئەو قافەیە ئێستا بەرامبەر سینەمای ڕەشی، دایرەکەیان ئەو ئوتێلە بوو. هەل لە ئوتێلەکە لە قاتی سەرەوە؟ بەڵێ بەڵێ لە قاتی سەرەوە لەوێ. بەس جەنابە بیری دێک کە باوکی بەڕێوەبەری تەمین بوو لە بەڵێ 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 بیرە مامۆستا کە ئێساڵن بایعیەکە هات، بەڵێ بایعی هاتووە، ئێ وەختە چیان پێ بوو؟ نەخێر ئەوسا شەر پیانەوت خواردنەکەمان بووە تۆ یا ناوێکی دیاریکراوی نەبوو، دیاوێکی دیاریکراوی نەبوو، یعنی مەسەر نەیانە و تەمین هات؟ نەخێر نەوەڵا تەمین و ئانە نەبوو، بەس پیانەوت تەمین، بەڵام ئەوە نەبوو لە ماڵەکانە بڵێ ئەمە شەکری تەمینە، نەوەڵا هەموو کەسێکی حیسەیەکی زۆر باش ئەرا بە خەڵق بە خێزانەکان، یعنی بەشی مانگەکەی بە تەواو یارمەتی دەخلی زۆر باش. ئەرەوەڵ باش. جا باوکم هەر لەسەر قسەکەی جەنابە لە ساڵی 66 عەمری خوای کرد، تەبانە لە 1992 لەدایک بووە، 66 عەمری خوای کرد. وەک محەممەد ڕەسوڵ هاواریش ئەڵێ لە کتێبەکەی کە لەسەر شۆڕشی شێ مەحموو باسی کردووە، یەکێ لە شتەکانی ئەگەڕێتەوە لە کتێبەکە ئەڵێ گوایە باوکم وەختی خۆی لەگەر شێ مەحمووە بووە، شێ مەحموو کە ویستوێتی شۆڕشەکەی تازە کاتەوە بەرامبەر بە ئینگلیزەکان، نامەی نووسیوە بۆ شێخی عەشیرەتەکان و هۆزەکان و ئەمانە، کولی نامەیەکی یاوە بە نوێنەرێکی خۆی نردوونی بۆ لای ئەو شێخی عەشیرەت و هۆزەکان. باوکم یەکێ لە بۆ لەوانە کە شێ مەحموو نردوێتی بۆ لای شێخی بەرزان، باشە نوێنەری شێ مەحموو بووە کە نامەکەی یاوەتیە، بەڵێ کە چوو بۆ ئەوێ شێخی بەرزان لەوێ نەبووە، لە سەفەر بووە، لەوێ ماوەتەوە تا 3 ڕۆژ هاتوۆتەوە، دوایی ئیستیقبالێکی زۆر هێنی کردووە و نامەکەی وەرگرتووە و زۆر بە ئیجابی جوابی شێ مەحموو یاوەتەوە و توێتی ئێمە مستعیدین هەموو وەختێ بۆ هەموو هاوکاریەک و پشتگیری جەنابەت، یعنی وەکو قاسید یەک ڕۆژ بەڵێ وەکو قاسیدی و نامەکەی هێناوەتەوە بۆ جەنابی شێمە. درود بۆ گیانی پاکی. ئەمەش هەروێنەیەکی تری ئەوەش باوکمە، ئەوە لە هەڵەبجە ئەو لە خانووەکەمانە لەو ماڵە بووین، لە هەڵەبجە لە سەربانی ماڵەکە ئەو ڕسمەی کرۆشە مدیری ناحیەی خۆرماڵ بوو، خۆرماڵ بوو، بە خۆرماڵ بوو، وەکیلیش بوو، ئێمە وەکیلیش بوو لەوێ و ئێمە زۆر جار لە نەئەچوین بە ماڵ و مناڵ بڵین بۆ خۆرماڵ، چونکە براکانم لەم تەوەسە بوون
لە مەکتەب بوون لەبەرەوە خانووی مالگرتە بوو لە ناو هەڵەبجا باوکم خۆی ئەچوو بۆ خۆرماڵ بەس ئێمەژە لە تعتیلانە لە تعتیلانە هەمووی لەوێ بووین بەس کە هاتەوە بوو بە وشیل قایمقام و لەگەر خۆمانە لە ماڵەکەی خۆمانە بووین باش ئەی سەبارەت بە دایکێ بەڕەحمەت دایکم وڵات دایکم ژنی ماڵ بوو جارێ بۆچی وێنەی نییە وەڵاهی ئەو زمانەیە نازانم یعنی وێنەوشتنەیە گیرا ئەویش ئافرەتێ بوو دائیماش نوێژ و ڕۆژ و خەریکی تاعەت و ئەمانە بوو ئیتر وێنەی نەگیراوە بەڕاستی منیش خۆشم سرم سوڕەمێنێ بۆ من لە مەرحەلەی تەبعاً من مناڵی برابچووکی هەمویان بوو نازانم بۆ وێنەی نییە و خۆشم پێم ناخۆشە کە ئێستاش دایکم مەلامیحیەتەوە بەرچاوم بەڵام وێنەیەکی نییە کە بتوانم عینی بکەم باشە دایکە کەی وەفاتی کردەوە 58 من 26 ساڵ بووم مامۆستا بووم دایکم طبعاً تووشی جەڵتە بوو دڵی تەواو نەبوو کەی شووی کردەوە بە باوکێ واللهی بزەبت ڕۆژی شوکردنی نازانم ساڵی ساڵەکەشی نازانم ئەی برا گەورەکەوی ئەو برا گەورەکەم فایق بەڵێ ئەو ماوالیدی 23 بوو 23 خوشکم ماوالیدی 22 بووە باڵە باش مامۆستا ئەی ئەم وێنەیە بۆچی لە ئەلبومی جەنابتایە ئەمە باوکمە ئەمە یەکەم کە گۆچانەکەی بەدەستە ئەو گۆچان بەدەسە ئەوە باوکمە لەگەر برادەرەکانیە گرتویانە شێخ تەیبی شێ عارف و ڕەشی نەجیب و ئەوانە پێکەوە ئەو ڕسمان گرت کارچی ئەمانە بەیەکەوە بوون ڕەفیق بوون ڕەفیقێکی گیانی بەجیانی دڵسۆزی یەکتری بوون اینجا دائیمە لەگەر یەکا بوون ئەمان گرتووە و زیکرا ماوەتەوە ئێمەش هەڵمان گرتووە لە لای خۆمان ئەمە لە گۆڤاری سلەیمانی شا بڵاو کراوەتەوە ئێوە لە ئاڵەبجە بوون کە جەنابە لەدایک بووی بەڵێ پێش ئەوەی من لە سلەیمانی لەدایک بووم لە سلێمانی لەدایک بڵێ لە سلەیمانی لەدایک بووی ئەو کاتە پێشەوەی ئێوە بڕۆنە هەڵەبجەوانە هەر بۆ خۆتان خانوتان هەبوو لێرە نەخێر نەتان کرێکی بووی لە ناو سلێمانی بڵێ بۆچی کرێکی بوون مەسەڵەن وەڵاهی تر ئیمکانیەتەکەوان نەبوو ئەوسا بتوانن خانوو بکەن و کە سا کرێکی زۆرتر بوو لە ساحب خانوو لەبەرەوە کرێکی بووی لەبەرەوەی کە باوکی بۆتە مدیر ناحیە و وەزیفەیەکی تۆزێک با بڵین باڵای هەبووە چۆنە نەیتوانی وە لە سلێمانی نەیتوانی تاخیریش نەیتوانی حتا بەڵام وەختی خۆی لە ئەم خانوانەی عقاری کە دروست کرا تارەخانەکەی پێڵێن کە دروست کرا ئەو لە تەمین بوو هینێکیان نایە دوای ئەوە باوکم متەقاعد بوو خانووییان نایە کە خانووییان نایە ئێواران لە دیوەخانەکەی حمەی ئەو ڕەحمانەغا دانیشتن لەگەر ڕەفیق و براکەرەکانی لە سلەیمانی باسی کردبوو کە خانوویەکی وەرگرتووە ئەمانە پیانوتە بوو باشە تۆ چۆنە چیتە ئەو خانووە چۆنە چیتە ئەو دەشتا هەرچە قەڵ مناڵەکانت دەخوا ماڵەکە چۆنە چیت و ئەخر عقاری ئێستا نەکردو هەر زۆر دەشتێکی کاشی بە کاچی وڵا پەشیمانیان کردەوە بۆ بەیانی چوو وازیلێن وەری نەگرت بریاوەری بگرت بۆ ئێوە باش بوو ئەم وێنەیە فاتیمە ئەنوەر جەمال بەڵێ کەواتە کامیان فاتیمەیە کامیان ئەنوەرە نە ئەوە فاتیمە نییە گەر فاتیمە نووسرا فایقە ئەوەی ئەو سەر کراسە بەرزەکەەوە فایقە ئەمەی ئەم سەر فاقی برامە برا گەورەمە ئەمەی ئەم سەر جەمالە برا ناونجێکەمە ئەوەی دانیشتووە ئەو خۆمم کەواتە ئەمە کۆنترین وێنەی ئەوە من سنی مەکتەبم نەبوو ئێشتانە ئەوە لە خۆرماڵی ژیراوە کەواتە ئەمە کۆنترین وێنەی جەناب ئەمەش خوورماڵە بڵێ بەڵام پێتانەوە دیارە کراس و پانتۆڵ و بەڵێ زمانەیە مناڵ تا تۆ زێ گەورە نەبووە زۆر گرنگیان پێ نەئەدا بۆ جلو بەرگشتیوە وەڵاهی عادەتە گرنگی چییە یعنی زمانی ئێمە ئەو زمانە جلوبەرجی مناڵ لەو عمرا هەر دیزداشە بوو پڕەکەی چاکەتێک لەگەرە ئەو دیزداشەکەش لە چی توبی توشتی وایان کرد و چاکەتەکەش هەر لە چی توشتی وایان کرد و یان دەری و تۆزێ ناوە خنیان کیلۆ کەوشتیان کە بکەوتایەتە بازار و ئەوان خەڵک ببینیە کەوتە ئەو چاکەت ئەوە گرنگی پێرا چاکەت پانتۆڵەکرا ڕاستی ئەم وێنێ وێنێکی زۆر جوانی بەڕەحمەت بێ ئەوەش باوکمە فەخری بەگە بەڵێ ئەوەش باوکمە جەنابی باوکتە ئەوانی ترکیان مەسەڵەن
ئەم چاکت ئەوە فاقی برامە برا گەورەکەمە ئەوەی ئەو سەریش خوشکمە ناوی واحیدە ئەوەی ناوەڕاستیژەوە منم واحیدە خان ئێستا لە ژیانە ماوە نەخێر ئەمری خوای کرد بەداخەوە درود بۆ گیانی ئەوانیش سپاس ئەم وێنێش هەر وێنی ئەمیش خوشکمە بەڵێ ئەوەی ئەو لاشە جەمالی برامە ئەمەی ئەم لاش منم کەواتە بچووکەکەیان جەنابەتی بڵێ ئەمە شەر خورماڵە ئەمە شەر خورماڵە کۆی گشتی بناڵی باوکە چەند برا و چەند خوشکن ئێمە 4 برا و خوشتیە بووین یعنی ئەم خوشکە و تاقانە بوو واحیدەخان ئەمەش هەر ئەوەش جەمالی برامە ئەوەش جەمالی برامە برا ناوەنجیەکەمە بەڵێ ئەمیش نەماوە ئەمری خوای کرد کاتە هەر جەنابێ بەڵێ هەر من ماوە بڵێ تەمەنە درێژ بێ ئیشەڵڵا سپاس دەکەم مامۆستا منەوێ باسێکی سەرەتای چوونە مەکتەب و هەرزەکاری و ئەم شتانم بۆ وەڵا کاکە ئاسوجیان من تەمان ساڵی 39 لە هەڵەبجە چوومە مەکتەب چکە باوکم ئەوسا لەوێ بوو چوومە مەکتەب و ئیتر مەرحەلەی دوایەوە هاتینە سلەیمانی لە سلەیمانی لە سلەیمانی لە مەکتەبی فەیسەڵی و دوایەوە لە سلەیمانی سانەوی سلەیمانی و ساهرە یەک سانەوی هەبوو ئیتر لە پەنجاوێکە لە متەوەسەت تەخەڕوجم کرد حەزم لە پیشەی مامۆستایەتی بوو هەر خۆت لێ سەرەتاوە بەڵێ ئەو ساش حتا بە مناڵیش کە یاریمان نەکرد من ئەبووم بە مامۆستا ئەو سا لە عێراقا یەک خانەی مامۆستایان هەبوو ئەوش پێیانەوە دارمعلمینی ابتیدایی لە ئازەمیە لە بەغا ئەمە پێش ئەمە دوای ڕیفی ڕیفی دوایەوە کرایەوە ڕیفی لە بەغا و لە دۆک و ئەمانە کرایەوە من چوومە ئەوێ لەوێ ساڵی یەکەممان تەواو کرد ساڵی دووهەم ئیتر وەسبە و ئەمانە دەستی پێکرد 52 دەستی پێکرد و ئەمانە ئیتر لە حرەکاتی وەسبە هەموو تەلب و ئەمانە بەژا و ساتەبان کولیات جامیعان نەبوو دووسێ کولیە بوو حقوق و طب و هەندسە و ئەمانە دارمعلمینی عالیە بوو ئیتر مزاراتێکی زۆر و ئەمانەش ئێمە هەموو تێکەڵاوی بوو وەڵا من گیرام تقریبا 35 شەو لە سجنی ئەبوو غرێب ئەو سا سجنی ئەبوو غرێب و کوێستە نەبوو سجن بێ بەنگەڵە بوو کە ئێمان برد من چوینە بەنگەڵە مەبەستی خێمێ نە بەنگەڵە وەکو بڵێن قاعەیەکی دوور و درێژ باش ئەم بسەر و ئەو سەری ژووری بچووک بوو ناوەڕاستەکەشی مەمەڕ بوو بەخوا مامۆستا من 3 ساڵێکی تیا بووم ئەو کاتی مشتیاوی نەروا بوو ئەوەیە زیاکە چووم زۆر خۆش بوو چونکە هەرچێکی تیا بوو یا تەلەبە بوو یا فەرمانبەر بوو هەمووشی لە حرەکاتی هینا طبعا ئەو ساڵ زەمانە زۆربەی هەر شوێعی بوو پارتیشی تیا بوو پارتیشە بوو عامی عێراق شوێعی بوو ئیتر لەوێ هەموو خواردن و مواردن و وەکو نیزامێ شەو هینیان بۆ کردین نەتۆی سەقافی ئەمانە ئیتر دوایی فەسلیش کراین لە مەکتەب مامۆستا باسێکی زۆر خۆشی لێبینی ساڵێکیش فەسڵ کراین ئێمە لە دارمعلمینی ئێمە 63 کەس فەسڵ کراین دوایی بەربووین من بەربووم بە کەفالەتی شخصی بۆ ساڵێک دوایەوە بەربووینی تر پاش ساڵەکە هین گۆڕا حکوومەت گۆڕا و ئەمانە حکوومەتێکی بڵێ ئیتر عەفوی عام دەرچوو بۆ هەموو ئەوانەی کە فەسڵ کراون و لە مەکتەب و لە وەزیفە هەموو گەڕاینەوە ساڵی 54-55 تەخەڕوجم کرد کە تەخەڕوجیشم کرد تەوان ئێمە لە نەتیجەی تاقیکردنەوە ئێمە بەشداری تاقیکردنەوەی نهاییمان نەکرد 3 کەس بووین من یەکیان بووم یەکێک کوڕێک لە حیلە بوو کوڕێک لە کووت چونکە دەرەجەکانمان زۆر بەرز بوو ئەوەی ئەو سا نیزامێکە بوو ئەو نیزامە ئەوەی دەرەجەی لە نەوە و بەرەو ژوور بێ بەخشرێ لە ئیمتیحانی کۆتایی ساڵ دوایی هاتینەوە ئێرە ئیتر بۆ ساڵی 55 لە 18 من تعین بووم بە مامۆستا یەکسەر لە سلەیمانی دامەزرام لە ناو شار بەڵێ لە ناو شار دامەزرام لە مەکتەبی سەرشەقام پێشەوەی بچینە سەر قۆناغی مامۆستایەتی ئیتر قۆناغی کامل بوونە و چوونە ناو مەکتەب و ئەوانەیە
حەزەکەم هەندێک وێنە هەیە هی سەردەمی لاوێتیتە بەڵێ ئەمە هی کێمە ئەمە هیم تۆستەیە هیم تۆستێ بەڵێ باشە ئەو کاتە و ئێستاش تا ئەم ڕۆژ ئەم دەقەیە هەمیشە مامۆستا ئەنوەر فەخری واسف بەوا ناسرێتەوە کە جوانپۆشە بەڵێ ئەم جوانپۆشی و لەکوێ هێناوە واللهی من بە مناڵی شەر حەزم لە دائیمە تەرتیب و تەنزیم و ڕێک و پێکردنی جلوبەرەک بووە یعنی حتا لە بیرمە جاران وتو کارەبا مارەبان نەبوو وتو هەبوو بە خەڵوز و ئاگر گەرمە بوو جا من زۆر جار بۆم نەیەکرا شەو چیمە کە پانتۆڵەکەمە هێنا قەمە کرد ئەم خستە ژێر دۆشەکەکەمەوە لەسەری ئەنووسم تا بەیانی هەڵەسام دەقی گرتبوو ڕێک و پێ ئەمە پێشێوی پێشەوە تەلەبە بووم لەم تۆستا حتا لە ئیبتیداییشە بۆچی مامۆستا حەز واللهی تر خۆی نازانم من ئامان چی بوو لەمە زەوقم واللهی ئاماجەر دایمە ئێستاش حەزی لێکەم ئێستاش لەم تەمەنە هەر حەزەکەم جەنابێ ماشەڵڵا لێبێ تەنسیق و ئێستا ئەم ساڵ 83 ساڵی بەڵێ یعنی ئەگەر ئامانجێک نەبێ لەما تا 83 ساڵی بەو جوان ئامانجی گەنجێتی چی ئامانجی گەنجێتی هەرەوەیە کە بۆ سەرنجڕاکیشانە خەڵق سەرنجی خەڵق ڕاکێشی وجگەلەوە خەڵق وا سیرکەن کە ئینسانێکی پاک و خاوێن و ڕێک و پێک و ئەمان هەیە ئەوەی کە لە ڕوخسارە ئەبێنرێ بڵێ سا پەنجای دیوی ناوە ئینسانەکە دەرەخ ئای تەبعا لەبەرەوە حەزێک کردووە خەڵک بزانێت بڵێ ئەمە شوێنەیە کە مامۆستا ئەلێرا ئەمە ئارەزووی مەلەت هەبوو یا بەس ئەمە قوربان من و بەڕەحمەت بێشێک کەریم باراویەوە طبعاان ڕەفیق و برادر و برا و خۆشەویست ومانم بووە ئەو سامەسبە حشتیوان نەبوو ڕاست لە سلەیمانی خەڵق زۆربەی یا چوو بۆ قلیاسان یا چوو بۆ تانجیرۆ ئەگەر هیوایەتێکی ببووایە ئێمەش ئەمە بە سەیران جمعەیەکیان لەگەر خێزانی هەردوو لامان چوین بۆ ئەم سەرچنارە بڵێن دیوی چەقچەقی لەوێ ئەو ئاوەکە لەوێ هەبوو ئیتر حەزمان کەنار دەریاکەی ئێوە ئەوە بوو ئەوە کەنار دەریاکەی لە باش زانی مامۆستا نەوەڵڵا نازانم ینی هەرە نازانێ خۆ ئەمە لەبەر ئێستا بڵین ڕاستەتی جامیعی کۆن کە ئێستا بڵین فولکەکەی ئەوێ بوو بڵێ بڵێ لەوێ برادێکم پێگەی کامێرای پێبوو حەزی کردوتی وڵا حەزەکەم ڕستمێکە بگرم لێرە ئەوەش ئەو مرورەش تۆفیقێکە بوو وەختی خۆی تۆفیقی هاتو چۆ بوو ئەو لەوێ وەستا بوو مامۆستا لەم ساڵەیە کە لێ نووساوە 1940 بڵێ بە بیرەوەری ئەمە پیانەوە شورتی مرور شورتی ئێستا لەخوا بەزیابێ ئەبێ پێی بڵێن پۆلیسی هاتوچۆ حەزەکەم لەم بەرنامێشەوە کە جەنابێ لێرەی بەڕاستی دەستخۆشییان لێ بکەین لەو ماندوونە ناسانی کە زۆر زۆر خۆیانە حەق وایە هەموو کەسێ ڕێزیان لێ بگرێت ئیشی زۆرە هەموو کەسێ تەقدیری ئیشەکەیان لە حوتا چیان پێوتن مامۆستا هەر پیانەوتن پۆلیسی هاتوچۆ شورتی مرور بەڵام شورتی مرورەکە زیاتر پیان و شورتی شارع بەڵام جلوبەرجێکی جوان خودەیەکی یان هەبوو هینێکی بەسەرەوە بوو بە ئاسن کرا زۆر جوان بوو تەرتیبێکی جوانیان ئەو سەردەمە بەڕاستی سلێمانی زیاتر گرنگی بە فیلکە و باخ و زۆر زۆرکەی چاک هەبوو بەڵێ ڕاستەفەن مامۆستا ئەی ئەم وێنەیە چییە ئەمە ئاوا قاشتان خستۆتە ناو ئەو قوربان ئەمە لە ڕێگەی بەغا لە ڕێگەی بەغا ئەچوین بۆ بەغا لە ڕێگاتی بڵێ لە ڕێگا ئەوە چەند ڕەفیقێکی پێکەوە و تەکسیەمان گرتبوو لێرەوە ڕۆشتین لە ڕێگەی تر تەکسیەکەمان تۆزێک هینی تێبوو خەلەلی تێبوو تا چاکیان کرد و ئێمەژە ڕستمەمان گرت بەڵام لەنا ئاوایە بڵێ جۆگەیەک بوو لەو لەو منتیقەیە و ئەم برادرانە هەمووشان خوێنکاری پەیمانگای بڵێ گەاندنی مامۆستایانی بەغدان ئەو کاتە کەواتە بەپێی ئەو قسەیەوێک کە من لەگەڵ جەناب تا کردم ئەبێ ئەم جوان پۆشیان جەنابەبی بڵێ یەکشت حەزەکەم مامۆستا ئەلێرا باسی بکەم من زۆر بە وردی سەرنجەیەمە وێنەکانی چلەکان سیەکان و ئەوانە چلەکان زۆر جوانن مۆدێلاتی زۆر هەیەی گوڵێکیش و قەڵەمێکیشی کردوێت بەزەوەی کە سەرنجی من ڕاکێشێ خەوشە لەو وێنانەیە پێڵاوەکان زۆربەی زۆریان پیسن
واللهی پێڵاوەکان طبعا ئەوسا بەم شێوەی ئێستا بۆیە لەناو بازارڕا هەیە و بڵین بۆ یاخچی زۆر و زەبنگایە و بۆ یاخیش لە دوکانەکانە بە سیارێکی زۆر ئەرزان هەیە و خەڵقی کڕەوینەکە ئەو نییە بەڵام شارەکە و کۆڵانەکان بە تایبەتی زوربەی خۆڵ و تۆز و قڕ و چۆڵپا بووە ئیتر ئەوە وای لێ کرد قۆنگەرە و پێڵاوەکان بۆ پاک و تەمیزیە دەرنەچن وەکوی ئێستا وەکو جەناب بۆ ئەندامی خۆت پاک و تەمیز بووی بۆ پێڵاوەکانی شەروە بووی ئەرەوەڵڵا ئەرەوەڵڵا وڵا دائیمە ینی هاوتەری بوو لەگەڵ خۆش بژیت ئەمەش هەر چوارمان مامۆستاین لە قوتابخانەی سەرشەقام قوتابخانەکەمان لە ماڵی حاجی محەممەی لاوە بوو لە سەرشەقام ئێمە هین بوو سەرخان و ژێرخان بوو ئەو پێپلیکانەیە سەرکەوتینەقاتی لە پشتی پشتە نووسراوە ناوە محەممەد ڕەشید محەممەد ڕەشی محموو و مدیری مەکتەبەکەم کاک حەمەد ڕەشی محموو بوو کە دوای بوو بەسەر بەڵێ بوو بە سەرپەرشتی مامۆستا ئەحمەد عەبدولقادر ئەحمەد عەبدولقادر بە ڕەحمەت بێ ئەویش مامۆستا بوو جەناب بەڵێ ئەنجا مامۆستا محەممەد سەعید بەڵێ ئەویش هەر مامۆستا بوو ئەمە 23 ساڵی 1956 بینای قوتابخانەکە گیراوە ماشە مامۆستا ئەی ئەمە چییە ئەم خانووە ئەمە سەرایە ئەمە نەخێر ئەمە خەستەخانەی سەرەوە بڵێن ئەم خەستەخانەی سەرەوە کە ئێستا خەستەخانە نییە خەستەخانەیە بەڵام نەخۆش و شتیتیان نییە پیانەوت خەستەخانەی سەرەوە ئەمەی لەسەر جادەی پیرەمێرد جادەی پیرەمێرد کە ڕۆی بۆ سەرەوە خەستەخانەی کۆن خەستەخانەی کۆن ئەمەی کەیسە دانەکەی تایە و عەلی کەمالی تایە ئەوە خەستەخانەی گەورەی سلەیمانی بوو باش لەوێ ئێمە ڕەفیق بووین ئەوەی چێن شەوکەتی عەلی بەگە برایمی ئیبراهیم ڕەشیە ویشتە لە بەبوو لە گەرما لە بەڵێ منی خۆشم لە گەریانە لەوێ ئەو ڕسمەمان گرت کامێراکمان پێ بوو کانی بە سەردان چووی بۆ لای ڕەفیقەکان چوین بۆ نەخۆشی نەبوو یەکێک لەم برادەرە ئێستا ناتەوە ببیرم کامیانە دەستی برینار بوو چوو بۆ چارەسەر لەوێ مزەمیدێکی لێ بوو کاک حەمەمین ئەمان ناسی بردمان بۆ لای باشە مامۆستا اینجا وێنەیەکەیە ئەم وێنەیە جوانە بەلای منەوە هەرچەنە زۆر ڕوون نییە بەس ئەمە لە سلێمانی ناچێت ئەمە قوربان ئەمە من کە تەلەبە بووم لە بەغا مەکتەبەکەمان لە لای مەقبەرەی مەلیکیەوە بوو ئەوە مەقبەرەی مەلیکیە لە عەزەمیە لە ڕاس الحەواش بەڵێ ڕاس الحەوا ئەوە مەقبەرەی مەلیکیە لە ئەوەی لە پشتمەوەی ساڵی 1952 بەڵێ بەڵێ مەقبەرەی مەلیکی ئەوەیە کە با بڵێن ئایلەی مالیکی ئایلەی مالیکەیتی باش بووی بە مامۆستا بەڵێ کە بووی بە مامۆستا سەر بووم بە مامۆستا ئیتر لەوێ بووم دوای ئەوە کە شۆڕشی 58 بوو شتێ قەرارێکیان دەرکرد ئەوەی کە دەرەوەی نەدیوە ئەبێ بچێتە دەرەوە 1-2 ساڵێک کۆمانە من ئەو سا مدیری تەربیە ساڵا سعی بوو من ڕەحمەت بێ ئەمەوێ بە دوور درێژی باسی بەڵێ مامۆسایەتیم بۆ بکەیت چونکە تۆ لەو بوارە سەرکەوتووی و خەڵکیش ئەوە باشەزانێت بەڵام ڕێگەم بە وچانێک بین بەڵێ باش خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت پێش ئەوەی وچانەکە بین ئێمە ویستمان بە دوورە درێژی باسی مامۆستایەتی بکەین بەڵام بە وێنە هەندێک وێنە هەیە هیچ سەردەمی مامۆستایەتی جەنابتە حەز دەکەم ئەو وێنانە بە وردی باس بکەین یەکێک لەوانە ئەم وێنەیە ساڵی 56 ئەمە 56 ئەمە لە بەردەکی سەرا سۆدیۆ ڕەفیق هەبوو ئێمە لەوێ پیاسەمانە کرد بۆ بە جادەی پیرەمێردا بۆ سەرەوە لای سۆدیۆ ڕەفیق وەستانی توان با ڕسمێ بگرین لەوێ ئەو ڕسمەمان کردەوە کەمالی سەبری بەگە کامیان ئەمەی پێشەوە یەکەم چێە ئەمە کاک شامیلی پێڵێن شامیل دوای ئەو کەمالی سەبری بەگە دوای ئەوەی ئەمە ئاغای حاجی ساڵحی قاسمە دووەم لەم سەرەوە ئەمەی ئەم سەر ئەبەڵێ ئەمەی ئەم سەر منم چاکەسپێکە جەناب بەڵێ ئەوەی پشتەوەی چیان کفایەقی برامە هیچیان حەسەنی حسەینی سەیحمەی دایانەکەیە
برای حەسەنی سێح بەڕەحمەت بێ بەڵێ ئەزانم ئەو دوو پیاوە قسە خۆشی سلێمانی کە بەڕاستی مردنیان خەسارەتێکی گەورە بوو. ئەوە بەردووکانی کاک ڕەفیقە بەڵێ بەردووکان لەم بەرنامەیە ئەویش لەسەر ئەو کورسیە جەنابەت دانیشتووە و لەوە ڕێزیشی بۆ نێرین. ئەمە وێنەیەکە وێنێژی زۆر جوانە. بەڵێ ئەمانێکیان ئەمە لەسەر شنار گرتومانە. ئەمە منم ئەمەی ئەم سەریان کێ ئەم سەرمە فایق عارفە بەڵێ کاک فایق عارفە برای عەزیز عارف وەختی خۆی زابتە جنیدی سلەیمانی بوو. ئەوەی دووەمیان جەمال جەلالە مامۆستایە، ئەوەی سێ بەڵێ شێخ کەریم باراویە، ئەوەی چوارەم کاک فەریدون عەلیەمینە باوکی دکتۆر ئاسۆی محافظ. ئەوانە لەسەر چنار گرتووەکەواتە کامیان تۆ بووی سێم. بەڵێ 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 سێم ئەمەش هەر سەرچنارە سەرچنارە هەر پیاوێک هەر گەنجێک هەر مامۆسا بێتاقەت بوو بێ لە شار بۆ سواری ئامانە بووە و یەکسەر بۆ سەرچنار و بۆ ئەو هەواپاکی سەرچنار کە ئێستا داخلی شار بووە تقریبن خەڵک بەدیلی تری بەڵێ وایە مامۆستا ئەم وێنێ وێنەیەکی زۆر جوانە. بەڵێ ئەمە من مشریف بووم لە مەکتەبی کوردی بەڕەحمەت بێ عەبدوڵڵا میدیا مدیری بوو. جا هینان کرد کۆبوونەوەی باوکان ئەمە یەکەم ئەم بەرگ خەتخەتا جلوبەر. بەڵێ ئەوە منم ئەوە جەنابی ئەوەی دووەم عەبدوڵڵا میدیایە بەڕەحمەت بێ مامۆستا عەبدوڵڵا. بەڵێ بەڕەحمەت بێ ئەرەوەڵا هینیان کرد. ئەوانی کەچێن مامۆستا ئەوانی کە ئەوەی تەنیشتی مەعاونەکەیەتی پۆتروسی ناو مەسیحیە ئەو سیانەی کەژ مامۆستان ئەوانی کەش باوکو و کەسوکاری تەلەبەن ینی کۆبوونەوەی باوکان و سەرپەرشتیار بۆ هەموو کۆبوونەوەی گە بۆیە بچووینایە. مامۆستا پێشتریش باسی ئەوم لەگەڵا کردی سەرپەرشتیار لە سەرەتاییە تایبەتمەند نییە نەخێر مەرجە تۆ بۆ دەرسی مێژوو بچیت و بۆ ئیداریش بچی بۆ هەمووی بەڵێ 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 کە مشریف پێیانەوە مشریفی عام ئیتر کە ئەچووی لە مدیرەوە بۆ هەموو مامۆستاکان بۆ هەموو وانەکان بۆ هەموو ساڵە هەموو وانەکان جەنابووبی هەموویە لەگەڵ ئیدارە. ئێستا نازانم بەو شێوەیە نەخێر ئێستا گۆڕاوە ئێستا باشە مامۆستا ئەم پرسیارت خۆ ئەمە چیە ئەم مۆزەفانە ئەمە قوربان معرەزی وەسایل تعلیمیە. وەسایل تعلیمی هەموو ساڵێ معرەزیە کرد کە معرەزەکەیە کرد ئەچوین ئیفتتاحیانە کرد محافظ هات ئیفتتاحیە کرد ئەو ڕۆژە محافظ و ئەمانە لەگەر محافظە ئەو محافظە ئەوەش کاک فوئادە کام فواد عزت ڕەشید فواد عزت باوکی دکتۆر ڕاژ. بەڵێ بەڵێ ئەوەش منم لە دوایەوە. ئەم سیفەی چی بوو مامۆستا؟ ئەو مدیری تەربیە بوو مدیری تەربیە بوو. بڵێ ئەی ئەم محافظە ئەمە محەممەد ئەمین محەممەد ئەحمەد دۆچەکە نییە؟ بەڵێ 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 کە با بڵێن گێرانی کورد ئەو بەڵێ 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 لە دوای هاتنەوەی تەربی شەیشەها بۆ تەقایان لێکرد برینداریان کرد. بەڵێ بەڵێ هەر ئەو دیمەنەش بوو کە لە گەردەلوو لە خۆم خێنتیابینی. بەڵێ ڕاستەفەر ئەمە ژوێنێکی تری مامۆستایەتی ئەمەش شەو لە نادی عەسکەری هەبوو لە ناو سەرا ئەم سەرای سلەیمانیە نادیکی تیا بوو نادی عەسکەری نادی زوبات بوو زوبات دەچوون لە ناو سەرا بەڵێ بەڵێ لە ناو سەرا بەس موەزەفین و شتی تر کە تۆزین بووە قوبوڵی ئیشتراکیان نەکرد بچێت. ئەنجا ئێمە مامۆستا بووینەوەمانە و لەگەر مۆزەفینی تر هینمان کرد ئیشتراکمان هەبوو ئەچوون شەو لەوێ بووینەوەمانە ئەمەیان جەناب ئەو شەوە بەڵێ کابراایکیان هێنا بوو کابراکە هین تەنویمی موغناتیسیە کرد زەلامێکی لەگەرا بوو ئەینوان باش ئەنجا مەسەرا دەستێ کرد بەجیفاری من ساحر بوو بەڵێ هەویەکی تیا بوو ئەیگو ئەمە چییە بەدە لە دەستمایە لەو جیفانە ئەو کوڕژ لێەوە نووسە بوو جوابی ئەیگوەوە هەویە ئەیگو ڕقەمەکەی چەنگە ئەیگو ئەوەنگێ ڕقەمەکەی ئەوت ئەیگو ناوی ساحب هەوێکە چێ ئەیگو فڵانی کوڕی فڵانە ئیتر زۆر بەلامانەوە عەجایب بوو نەمانەزایی مەسەلەی باشە. ئەمە شەروێنەیەکی جەنابتە ئەوە شەر معرەزی مەکتەبەکانە بەڵێ معرەزی مەکتەبەکانە چین بۆ ئیفتتاحمان کردو تەزبیعێکت بەدەستەوەیە ئەو ئارەزوەتە بوو بەڵێ ئێستاش ئارەزوو ماوە لە مار بەدایمە پێمە باشە تەزبیحی با بڵین قەزوان زیاتر بەکارێنی یان نەوەڵڵا وەڵا تەزبیحەکەم پێی باغەیە چاکتیری نەوە کە تا ئێستا بوو بێتێ بەخوا من هەروەکو شتێ بۆ تەسلیە بەعزە جارێ ئیگرم بەدەستەوە جینا زۆر
هینم پێی خۆی دەمێکشە سوێنە لەسەر خواردووە کە تەزبیح و چرخ ساحیبی نییە. باشە مامۆستاجان، ئەمەش هەر وێنەیەکە، وێنەیەکی زۆر جوانە ئەمەش. ئەمە هەر لە نادی زوبات گرتومانە دار معلماتی ئیبتیدایی لێرە کچان بڵێ حەفلەی تەخەڕوجیان هەبوو لەو نادیە بۆیان کردن، جا ئێمەشیان بان کردبوو ئەوە منم و عەبدوڵای مەجیبەگە و محەممەد ئەمین محەممە لەگەر کەریم باراوی. کەریم مامۆسا ئاستی سەرپەرشتیاری ژن مامۆسا ژنەکان چۆن بوو لە چاو ئێوەیە کە سەرپەرشتیار بوون؟ وەڵڵاهی تیابوو زۆر باش بوو، زۆر باش بوو، تیابوو زۆر باش بوو، تیاژ بوو. مەسەلا من لەو مشریفە ئەو ئافرەتانی کە ئیشم لەگەرا کردبێ نەسرین مستەفا مەسەر مشریفەیەکی زۆر زۆر، سعدیە چەلەبی، ئەمانە مشریفەی نایاب بوون، یعنی بە دەگمەن. باش مامۆسای ئەمە چییە؟ ئەمە مەکتب من مدیری مەکتەبی گۆران بووم، ئەنجا ساڵانە تەکریمی ئەو تەلەبانەی کە لە دەرسەکانە سەرکەوتون یا لە هونەرە دەستیان هەیە یا لە وەرزشە دەستیان هەیە خەڵاتمانە بەهانێ. ئەو ڕۆژە کاک موسا سەمەد هات خەڵاتەکان ئەو دابەشی کرد، ئەوە لەمایانە کاک شێخ ئەبوبەکرە مامۆستا ئەبوبەکر بەڵێ ئەو لە گەرمانە مەکتەبەکەی مزدەوەج بوو لە گەرمانە، ئەو هاتبوو لە وێنەیەکی کاتیاتی ئەگەر بەوردی بەڵێ ئەم وێنەیە تەماشایکەی بەوردی خوێنکارەکان یەکپۆشن جلەکانیان یەک جۆرە. بەڵێ جلی مەکتەب بوو، ئەوە جلی مەکتەب بوو یا بمان یعنی جەبری بوو ئەبووە ئەو جلیان لەبەر باش ساڵانە جل حکوومەت دەی کرد ئەیا بە تەلەبە بڵێ بەناویەوەی تەلەبەی ئیمکانیاتیان هەژارە جایی تر مەکتەبی وا هەبوو مەجموعەیە قاتیانیانێ 80 قات و 100 قات و ئەمانە تەلەبە ئەمانە بە تەلەبەکان لە بەریانە کرد. باشە مامۆستا ئەم وێنەیە چیە؟ ئەمە من و کاک فەریدونی مەلاعەلیە باوکی دکتۆر ئاسۆی محافظ بەڵێن نووسەر فەریدون نووسەر و سیاسی و پێشمەرگە و ئەدیب و مامۆستای هەڵکەوتوو مامۆستاش بوو لەگەڵ مامۆستاش بوو لە گەرمان جا منەمە لە مناڵیەوە ڕەفیقی شەو ڕۆژین تێکەڵی خێزانیشین و شەو ڕۆژ مەگەر لە سەفەر بوو بینەجینا لە یەک قەتدا نەبڕاوین. یەکێک لە وێنانی زۆر سەرنجی ڕاکێشاوم ئەم وێنەیە. ئەمە کاک و لێمی حەنایە ڕەحمەتیە لەگەر من ئەمیش هەر لە معرەزی مەکتەبەکانە کاک و لێم بە یاعتیباریەوە لە نەشاتی مەدرسی بوو ئەندامی لوژنەی تەقیمی معرەزەکە بوو ئێتە منیش لەگەریا بووم سیرمانە کرد و تەقیمی معرەزەکەمانە کرد. ڕاستی کەسێکی زۆر خەسارەتێکی گەورە بوو مردنەکەی لە زۆر بەرنامەیە باسمان کردووە بەڵام هەر ناتوانین حەقی خۆی بینێ. مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکە کۆمەڵێ دۆشاوی قوت و ئەمانە ئەمە چییە؟ ئەمەش قوربان لە معرەزێک لە مەکتەبی هیوا هەبوو لە مەجیبەک لەوێ کردبوویان ئەم قوتوانە شتیان تیا کردبوو شتیان تیا تەرتیب کردبوو ئەمانە وەکوی ئیبداعێ وەکوی ابتکارێک خوێندکاران بوو. مامۆستا ئەو کاتە زۆر گرنگی بە پێشانگا زۆر وەسایلی تعلیم و جۆرەشتانە ئەدرا. مامۆستا ئەم وێنەیە چی جەنابی کۆ کردوتەوە لەگەڵ ئەو کاراکتەرەی ناوەڕاست قوربانەوە کاک حەمە فەرەج ئەمەی ئەم لاشیان کاک شێرزادی پێڵێن کاک شێرزاد مدیری مەخزن بوو لە تەربیە کاک حەمە فەرەجیش مدیری تەغزیە بوو هەر لە تەربیە جا ئەمە لە ژوورێکی ئەوان ئەم ڕسمەمان ئەو کەڵەشێرە چیە مامۆستا لێرە وەڵایەوە تەحنیت کرابوو بابڕی ئیشی بەڵێ ئیشی دەست خوێندکار و ئانێ. مامۆستا من زۆر لە مێژووی سلێمانیا بەتابەتی لە مێژووی پەروەردە ئەم کاراکتەرم زۆر خۆشەوێت. کازمسا سەمەتە سەر ڕەحمەت لە قەبری ئەوە هەر عینی ئەو ئاهەنگەیە کە ئێمە خەڵاتمانە بە قوتابیەکان سلێمانی نەبوو خۆی هەولێریە بەڵام لە سلێمانی مدیری سانەوی بووە بۆ چەند ساڵێک دوایەوە 2 جار بۆ بە مدیری تەربیە لە سلێمانی جارێکیان بووە بە مدیری تەربیە 3-4 ساڵ ماوە تۆ دوایەوە ڕۆشتووە
پاش فترێکی کە بوو بە مدیری تربیی سلەیمانی نزیکەی 6 ساڵ بەڵام بەڕاستی ئیداریەکی باش بووە ئیداری بوو دیبلۆماسی بوو تر یعنی هەموو سیفاتێکی باشی تیا بوو باشە مامەسای ئەم وێنەیە وێنێکی جوانە ئەمەش قوربان لە ژووری باڵا بەرزیان کێ ئەوە کاک حەمەد ڕەشی مەحمووە مشریف ئەوەڵ بوو ئەوەش جەمال فەتاحە مدیری مەحوی ئومی بوو ئەمری خوای کرد ئەمەی سێمیشیان جەنابی ئەوە منم ئەوی ئەو لاش بە ڕەحمەت بێ کاک بەجت کابانە ئەمە معاون مدیری بوو کاک بەجت کابان لە ژوورەکەی ئەو ئەم ڕسمەمان گرتووە بەڕاستی ئەمە هەمووی مێژوویکی زۆر جوانە مامۆستا ئەم کاراکتەری چی ئەوە خێزانەکەمە باش بەڵێ باسی کێوەمان بۆ کە چۆن ناسیت وڵا ئەمە من برا گەورەکەم خوشکەکەی هێنا لەگە برا گەورەکە تا ئاوەزاوە بەڵێ خوشکەکەی هێنا کە خوشکەکەی هێنا ئیتر بە حکمی تێکەڵی و علااقاتی هاتو چۆ ئەمانە ئەمیش کچێک بوو ینی علااقاتی هاتو شۆکە بوو بە علااقاتی بوو بە علااقاتی ئەوە بە خۆشەویستی و ئیتر منیش لە 57 مارەم کرد و هێنام و خواست بەڵام ساڵی چەند وەفاتی کرد 2007 بەداخەوە ئەم چکارە بوو وڵا ماڵەوە بوو هیچنی ماڵەوە با ینی خوێنەوار و ئەوانی نەبوو خوێنەوار بوو بەڵێ تا چەندی خوێند بوو متەوەستە ناوی فەزیلە خان باش ئەمەش ئیتر ئەو وێنانەی پێکەوە بوون ئەوە لەگەر پێکەوە لە ماڵی خوشکەکەی بوون لە هەڵەبجە باش خوشکەکەی مێردەکەی معاونی شۆرتە بوو لەوێ واحیدی قاراغا لەوێ بووین لە ماڵەکەی ئەو ڕسمەمان گرت ئەمە چ قۆناغێکە ئەمە دەستگیران ناریە ئەوە بڵێ دەستگیران پێش گواستنەوە ساوە حێلومێخەکە تۆ بۆ کردو بەڵێ بە چەند بۆ کڕی وەڵڵاهی ئەو سا بۆم کڕی بە 28 دینار 28 دینار زۆر 28 دینار زۆر بوو بەڵێ وایە ئەرەوەڵ ئەو کاتە تۆ چەنە وەرەگرت من موچە ئەو کاتە وڵی لە حدودی 23-24 دینارم وەرەگرت یعنی تقریبا لێش قرس کردو مانگی بەڵێ ماسا خۆ کردبووە بۆ ژینێنیان یعنی چەندە مامۆستا بووی تاوەکو وەڵا من مامۆستا بووم طبعا لە 55 بووم بە مامۆستا لە 57 من ژنم هێنا دوای 2 ساڵ بەڵێ بەس من لەگەر ماڵی باوکما بووم ینی زۆر من ژنێنانەکەشم زیاتر زەختی دایکم منی زۆر خۆشەویست بە ئەتیبار مناڵی بچکۆلی ماڵەکە بووم شیتیانە بۆ یارمەتی ئیتر زۆر زەختی لێ کردمەوەمانەوەی گوم من ئەڕۆم و ئەمرم و ئەمانە و ژنێ بێنەوە بە پێکەوە و طبعا باوکم نێ هێژ ئێمە مەسرف بکەین مەسرف هەمووی باوکمی کرد پارەکە بۆ تۆ وەفرە بۆ ئێمە لێشی کۆ کردو تۆ بۆ هێنانی خێزان و پێکەوە بوونەوانە ساڵی چەند قاتیشە لێ کرد وەڵڵاهی ئێستش قات زۆرەکەم بەخوا بوو 3 قات 4 قات ساڵێک ئەرەوەڵا باقماشی ئێستش لە خلالی ئەم 3 مانگەوازانم بەخوا 3 قاتم کڕی دیخوا پیرۆز ئەی بینم حەزی لیەکەمەی کڕم دەست خۆش بێ ئێستا ئەو لێ پرسایەتێشە لەسەر نییە ئەو خانەنشینی کەەوە هەمووی خەسکە بۆ خۆت چیە قاتی بۆ دووریت مامەسا وەڵا عومەر شەیدا بووە دووریم ئەوە خاتە باش لە گەرمە تۆش خاتی سەرجادە بەڵێ کە قاتی ئەوە مەشهور بوونەوە بەڵێ ڕاستەفەر ئەمە ژوێنەیەکی جوانە مامەسامانەی چێن ئەمە کاگواحیدە کاگواحیدی قەرەغایە خۆی کاگواحیدە بەڵێ ئەمانەی تر لەگەڵیان ئەوە خێزانەکەیەتی و مناڵەکەی بەڵێ مناڵەکەی بە ینی ئەمە لە ئەلبومی جەنابدا بەڵێ کەواتە باباسێکی ئەم وێنەیە بکەین ئەمە من و ماڵەوە و نەبەس کاک نەبەس ئەمە سلێمانیە سلەیمانیە بڵێ ئیتر خێزانەکە هات بۆ لەگەڵ تا بۆ 4 تا و بەڵێ بۆ هەر شوێنێکە چوبی ئەویش هاتووە ئیتر لێرا مامۆسا شتێکێتە ناو ژیانی جەنابتەوە ئەویش حەقی باوکایەتیە لێرە ئەمانی چییە ئەوە منم ئەوە خۆمم ئەوەی پاڵکەوتۆ مناڵەکە هاوڕێیە ئەو مناڵی کە دانیشتووە برازامە کوڕی کاکفاقی برا گەورەمە ناوی ڕێبوارە ئێستا لە وڵندەیە باشە ئێمە لێرەوە سڵای بۆ نێری بۆ کاکڕێبوار بە هیوام ئەوش لەش ساغ بێ دڵنیام ئێستا حەزەکاوی سڵاو بۆ تۆ بنێ بەس دەنگی ناگاتە ئێمە ئەمەش هەر کەواتە وێنەی کاکاوڕێ ئەوە هاوڕێ یەکەم مناڵە بەڵێ یەکەم مناڵمە بەڵێ ئەبووی بینەرانیش بڵێ هەر زورەشە هاوڕێ ئەنوەر فەخریەکێکە لە
هونەرمەندە شێوە کارە زۆر بەڵێ. چاکەکان و بەڵێ، مامۆستایە لە کۆلێژی هونەر و خێزانەکەشی هەر هونەرمەندێکی شانۆیە بە ناوی پەیمان عەلی لێرەوە بەڵێ. ڕێز و خۆشەویستیان بۆ نێرین. ئەمەش سپاس پەیمان عەلیە ئەوەش پەیمانە خێزانی بەڵێ کاکاڕێ بەڵێ 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 ئێستا ئەوەش بەڕێوەبەرە پەیمانەوە ئارامی کوڕیەتی لە ئەوش کاک ئارامە ئێستا ئەفسەرە بەڵێ وەنیە؟ ئەفسەرە بەڵێ ئەفسەرە لە سوپای بەڵێ. بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە شوێنەیەکی زۆر جوانە مامۆستا. بڵێ ئەمەش خێزانەکەی خۆمانە هەر منم و بەڵێ. ئەو خوشکمە و لەگەر ماڵەوە و لەگە خوشتی ماڵەوە بەڵێ. خێزانی دانیشت ئەمە ئێوارەیەکی سلێمانیانەیە بەڵێ سلەیمانیە لە سلەیمانی بەڵێ ڕاستە فەرمووی. ئەمە شەروێنەیە ئەمەیان چییە مامۆستا؟ ئەمە نەبەزە ئەمە کاکە ئەمە نەبەزە بەڵێ سێەم کوڕە بەڵێ بەڵێ. مامۆستا لەوە چێ ئارەزوویەکە هەبوو بێ بۆ با بڵێن وێنەگرتن بە تایبەتی من وێنەی قۆناغەکانی زۆر ژیانێ؟ زۆر بەڵێ. زۆر زۆر مشتاقیشم ئەم وێنانە دیارە یعنی زۆر بەڕاستی. مشتاقیشم من دایما بەڵێ بەڵێ بەڵێ. مامۆستا ئەمەش هەر کاک هاوڕێ ئەمەش هاوڕێ ئەمە چووی بە مەکتەبەوە چوین بۆ سەیرانی زەڵم مامۆستاکان بەڵێ. ئیتر من ئەویش تەلەبە بوو لای خۆم هەر لە مەکتەبی گۆران بەڵێ. ئیتر بردم لەگەر خۆم بۆ ئەو کاتە بەڕێوەبەر بووی جەناب بەڵێ بەڕێوە کوڕی مدیر بۆ مامۆستا بەڵێ، بەڵێ. وە نازێکی باشی هەبوو بێ. ئەم هونەرمەندە چی ئەکا لە ئەلبومی جەنابدا؟ دلێر ئەوە زاوامە دلێر ئەوە مستەفا. دلێر مستەفاایە برای ڕۆڤ مستەفای مەحامی بەڵێ بەڵێ. کە ئەعدام کرا باشە ئەمە هاوسەری کێ؟ هاوسەری سۆزانی کچمە سۆزانخانی کشتە کاتە ئەمە کاک دلێر ئێمە هەر بە کوڕێکی باشی ئەزانین بەس لێرا زۆر بێدەنگە مامۆسالەوە چێ زۆر شەرم لە تۆکە وەنیە؟ کوڕێکی زۆر مودەبە زۆر مودەبە بەڕاستی ئەمە زۆر شایەتی بۆ ئەوین ڕسمە لەگەڵ کاکاوڕێ زۆر زۆرە هی مناڵی بەڵێ ئەمەش ڕسمی ئێستایەتی وڵا کاکە ئاسوجان من مناڵەکانم وت بە تایبەتی هاوڕێکە زۆر فەقیر و وەردەبە یاری خۆشەویستی من لە حدودی هەموو شتێک تێپەڕیوە بەرامبەر بە مناڵەکانم هەموو ژیانی خۆم تەرخان کرد بۆ ئەوان خواتوان بۆ بیاڵێ بژی بێەوەی بیا ئەم وێنەیە کاک هاوڕێ لەگەڵ جەنابتە یەک کاراکتەریکەتان لەگەڵ یان من نەیناسم. ئەمە ئەوە کاروانی کوڕمە کاروانی کورد کاروانی کوڕمە مدەڕیسە ئێستا لە سانەوی بێخاڵ لێرێ لە سلێمانی کاکاروان کاکاروان خۆشەویستی و ڕێزی بۆ نێری ئەوەش جەنابتە بەڵێ ئەوی کەشیان هاوڕێ مامۆستا هاوڕێیە کە باسمان کرد ئەمەش دیسانەوە هەر ئەوە خۆمم بەڵێ ئەوە ڕۆژێکە چوین بۆ سەیران خزمێکم جلی بە دووسێ ماڵە کە سوکار قاتی جلی بۆ هێنام و تێبێ لە بەری کە جلی کوردی لە بەرکی کەمتر جلی کوردی لە بەرەکەی نیە ئەمەش هەر وێنەیە کە حەزەکەم بینەران بیبینن بڵێ ئەمانی چێن ئەوە منم ئەوە پەریە پەری کچمە ئەوەی پشتەوە ئەوە مهەنەدە مێریەتی ینی زاوای منە ئەمەی خواریشەوە مناڵەکە ئەوە کچێتی لێزان لیزانی ناوەستە لە ئەمریکایە ئەوە کچێت ینی ئەوە شەر کاگمانەت زاواتە بڵێ باش مامەسا سێ ئافرەتی ڕەشپۆش زۆر ئەوەباری دانیشت ئەوەی ناوەڕاست خوشکمە باش ئەوەی ئەم لایەن ماڵەوەمانە ماڵی ژنی کاکمە ئەوەی ئەو لایەن ژنەکەی خۆمە خێزانەکەی خۆمە ئەمە دلاوەری خوشکە زام شەهید کرا لێرە جاوە تازیەکەی دوای تازیەکە هەر بەجلینەوە ئەو ڕسمیان گرتن نامەوێت یادگاری ناخۆش زۆر بیر خەمەوە ئەی مامۆستا ئەم خوشکە چێ لەگەڵ ئەوە تارای کچمە ئەم لەکوێ ئەوە لە هۆڵندەیە ئێستا هاتوۆ ئێرە ئێستا لێراژی بەڵێ لێرەژی مامۆستایە داراخان بەڵێ مامۆستا وێنەی تریشان حەزەکەم ئەوێنانش خەڵک بیبینە ئەمە شوێنەیە کە ئالێرەیە ئەوە شەر جەنابتی بەڵێ ئەوەش خۆمم کردومە لەم حەدیقەی گشتی ئەو زەمانە خۆمە ئەو کاتانە نییە کە چوار شەمان بۆ ژنان وەنیە وەڵا چوین ئەچون لە چوار شەمانش مامۆستا ئەمە جمعان مسراوە بەداخە چوین چاو چوار شەموانە و ڕێگەیە بوو باشە ینی تر پێش ئەوەی کە دایکی مامۆستا هاوڕێبێنی ئەناوس تەلەبە بووم ئەزانم پێش ئەوە ئەچووی تۆ سەردانی و ناوە ئەرەوەڵە باش کەواتە ئەمە
تێگەیشتین کە تۆش ڕۆژێک لە ڕۆژان دڵێکە هەبووە بۆ ترپەلیان ئەمە شەر جەنابی بەڵێ بەڵێ باش ئەوە لە بەغا گرتومە تەلەبە بووم باش لە بەغا وا ڕێکەوتووە تۆ دەرەوەی سلێمانی ببینی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق و ئەوانە وەڵا قوربان چووم بۆ عەمان چووم بەڵێ ئەستەموڵ چووم بولغاریا سۆفیا چووم ئەمە کامیانە مامۆس ئەمە سۆفیایە ئەمە بولغاریایە بەڵێ لە شاری سۆفیا ئەمە ئەمانە لەبەر شێ. هەیکەلی ئەو قائیدا ئەو قایدێکە کە دیمیترۆف. وڵاتەکەی خۆی تحریر بکە ئەمە لەبەر ئەوی ئاگرت کێوژێنەمانە مامۆس ئەمە نەبەزی کوڕمە ئەمەش نەوزاتی مستافەیە برای دلێری زاوام ئەوەشیان منم ئەویشیان کاکمە فاقی برام نەخۆش بوو جەڵتە لێ یابوو باش هەم بە چوین بۆ سیاحەت و هەموو تمەگەر لەوێش وتیان عیلاج تەبیعی هەیەوەمانە بەڵام هیچ ئیسفادەی نەکرد بەڵام جەولەیەکی خۆش بوو خراپ نەبوو بەڵێ ئەمەش هەر ئەوەیە هەر ئەوەیە. لەمان شوێنە بەڵام بە ماوقفێکی تر بەڵێ باش مامۆستا ئەمێنانە حەزەکەم ئەمانەش بینەران بیبینن ئەمە هیچ سەردەمێک ئەمە قوربان لە دوای ڕاپەڕین لە ئیشرافی تربەوی ئیشرافی تربەویەکەمان ئەوسا لە بینای وەسایل تعلیمی بوو کۆبوونەوەیەکمان هەبوو لەگەر یەکێتی مامۆستانی کوردستان ئەوسا خسرۆ بابان ڕئیسی بوو هاتن لە ئیشراف پێکەوە کۆبوونەوەکەمان کرد دوای کۆبوونەوەکە قەرارمانە ڕسمێکی ئاوا بگرین وەکو زیکرات بمێنێ مامۆستا تۆ ئەبوایە بە هەموو حەق و حسابێ ساڵی 95 خانەشین کرایتە بەڵێ بەس تۆ خانەنشین قوربان من ساڵی 95 خانەنشین کرام بەڵێ بەڵام نیان هێژدین فکا بکەم کاک خسرە و مستەفا و کاک شێخ حسێنەوەیان عەقدیان بۆ کردم باش عەقدەکەیان بۆ کردم دوای ئەوە پاش یەک دوو ساڵێ بوو شتێکی وا بوو کاک ئەرسەلان بایس بوو بە وەزیری تەربیە بەڵێ کاک کۆسرەت ڕئیسی وزەرا بوو بەڵێ وڵا کاک ئەرسەلان بایس کتابێکی نووسی بوو بۆ من و بۆ کاک باجەت کابان کە بگەڕێنەوە بۆ سەر وەزیفە بە دەر لە مەرجی تەمەن باش وڵا کاکۆسە دەمرێکی بۆ دەرکردین گەڕاینەوە بۆ وەزیفە تەقاعودیەکەمان ئیلغاکرا بووینەوە بە فەرمانبەر من بووم بە مدیری مەکتەبی مدیرعام باش لەوێ باش ئەم وێنەیە ئەو ڕۆژگارانە ناگەڕێتەوە قوربان ئەمە چەند ساڵێ 3-4 ساڵ لەمەوە پێش باش تەکریم کراین یەکێتی مامۆستایان تەکریمی وەزیرەکان و مدیرعامەکان و مشتیڤەوەڵەکان و کێوشێنەمانە مامۆس سەرۆ ئەوە ئەمەی ئەم سەریان کاک کەمال نووریە کە ئێستا مدیری مەڵبەندی سلەیمانیە باش ئەوەی تەنیشتیشی کاکسامیە مامۆستا سامی حسێن مامۆستا سامی حسینە ئەمی تریشیان کاک باجەت کابانە ئەوی تریشیان کاک جەمال عەبدوولە ئەوی تریان منم ئەوی تریان کاک جەبار حەما ئەحمەدە کە پێشەم کاک نەجمەدینە ئەو مدیری عامی تەربیە بوو جا کە تەکریمەکەمان تاوا کرد کاک جەمال عەبدوول وتی بۆ کاک بەجەتی تیا بوو بەڵام نەیتوانی بێنە خۆش بوو وتی بچین بۆ ماڵەوە سەری بین وەڵایەکسەر چوین بۆ ماڵەوە لەوێ ئەو وێنەیەمان گرت مامۆستایەمەکی هەم پێ ئەمە قوربان ئەمە کاک ئەنوەر حەمەدەمینە قایدی عامی قواتی جەوی عێراقیە ئەمە زاواکەمە زاوای موەنەدی زاوامە کەرکوچیە قایدی عامی قواتی جەوی عێراقیە لە بەغا ئێستاش هەر لە وەزیفە هەر لە وەزیفە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستی ئەم لەسەر پشتی کورد دانراوە لەوێ دانرا مامۆستا ئەی ئەحمەد چییە ئەم وێنەیە ئەمە قوربان ئەمە لە تاران ئەمە لە تاران نەبەزی کوڕم برد بۆ عملیاتی چاوی ئیتر لەوێ چوین بۆ شیمالی تاران قەسرەکانی شاه ئیتر لەوێ ئەگەڕان بەوە ئەمە لەبەر قەسرێکە ئەم عارەبانەیە هەبوو ئەمەی با بڵێن کۆشکی سەعداباد بەڵێ 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 زۆرن کۆشکەکان ئیتر ئەنواعیشتە عالەمێکی زۆر عەجایبە نەبەس حەزی کرد ڕەسم بگرین لەوێ گرتمان بەڵێ مامۆستا ئێمە کاتمان بەدەستەوە نەما بەداخەوە بەڵام حەزەکەم ئەم وێنێش هەر بینەران ئەمە تەکریم کرام کە تەکریمەکە کاک نەجمەدین مدیری عامی تەربیە بەڕێوەبەری گشتی تەربیە ئێستا خەڵاتەکەی پێشکەش کردم تەکریمە لە وایە پار بوو پێرار بوو مامۆستا ئێمە
هیوای لە ساغیت بۆ خوازی من زۆر سوپاسانەکەم و کاک ئاسۆ من تەبریکە دەکەم بۆ ئەم بەرنامەی کە ئەو فکرەی کە بۆشی هاتووە بەڕاستی من متابعی قەنەواتی ئەجنەبی و عەرەبی و ئەمانە زۆرەکەم لەم جۆرە فکرێم نەدیوە ینی ئەمە ئەوە نییە کە خەڵق لێکی باتەوە کە ئەمە بیرەوەری زەلامێکە یا خێزانێکە ئەمە مێژووە مێژووی وڵاتەکە لە میانەی قسەی یەک کەسەوە لە قسەی یەک کەسەوە حتا زۆر شتی تایە مەسایسە تۆ جەناب ڕسمێکی منە پیشانە بە مناڵی من عمرم 5 ساڵ بووە لەوێ بینی دزداشە و چاکەت لەمەوە ئەتوانی ئیسینتاجی کەی مناڵی ئێستا من مناڵەکانم کە بینیویانە سەیریان لێ هات بۆ پێمەڵێن کاکە بۆچی و مناڵ ئەو سا دیزداشە و چاکەت ئەی پانتۆڵ ئەی شت ئەی چلیتر بەراورد لەوە خانۆکان کە ئەبینن بەراورد لە بینی خان ئەبێتە پردێکی پەیوەندی لە نێوانەوەی ئەو کاتەوە لەگەڵنەوەی جا من ئێستا من یەک مەترسیم هەیە کاکە ئاسۆوەیە کە ئێستا ڕسم بە مۆبایل و لاپتۆپ و ئەمانە ئەگیرێ خەس نەبێتایە ئەم لاپتۆپەیە ئەم مۆبایلە قابلی فەوتانە قابلی ئەوەیە بە خەلێکی کارەبایی بسڕێتەوە قابلی ئەوەی ون بێ پشتێ ئەمە ئەفەوتیە حەقوایە ڕێگایەکی باشتر و تۆکمەتردانێن بۆ حەقوایە ئەوانەی کە ئەو ڕسمانەگرن هەنگێ لەو ڕسمانەی کە پێویستە بمێنێ وەکو ئەرشیڤ وەکو زیکرایاتێ وەکو مێژیە چاپی کەن بیخەنە سەرکارت قەیچێکە بۆ فەوتێ مامۆساجان ئێمە ئەماکەین بە دواوێنەی جەنابێ لەم بەرنمەیە ئەوە قوربان پار لە جەژنی قوربانە چوین بۆ ئەسەموڵ بەڵێ لەگەر مناڵەکانمە چوون بۆ ئەسەموڵ ئەوە لە ئوتێلەکایە اینجا ئێمە هیوای ئەوە بۆ جەنابە دەخوازیین کە لە دەرەوەی ئەم بەرنمەیە ئەوەی ماوە لە ژیانە بە لەش ساغی چەندین هەزار وێنەی تر ئەلبۆم نەیگرێ بگری ئێمە سوپاسی جەنابە دەکەین کە ڕێگەت داین بێنە زۆر سوپاسانەکەم کە هیلاک بوون پێشەوەشی ئەم بەرنمەیە بەجێبێڵین لەگەڵ بەڕێستا ئەبێ وێنەیە بگرین بۆی داهاتوومان گەشتر بێ و نەوەکانی دوای ئێمە زۆر سوپاسانەکەم و ئازیێتان کێشا و زۆر مەمنونم بژین خۆشەویستانم تا بەرنمەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ